دەستمەلای هاوکارم هاوشی جەمال لە ئەستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانتە. بەڵێ هاوژین جەمەلایەوە. بەڵێ لەگەڵ بەردەوامی کارەکانی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان ڕووماڵی کوردستان 24 لە ستۆدیۆی سلێمانیشەوە بەردەوامە. من بۆم گەشتە میوانێکی تایبەتم دەبێت ئەویش بەڕێز مامۆستا دڵشاد نامیق ماستەر لە پەیوەندە نێودەوڵەتیەکان کە باز لە پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقەکان و بەگشتی لەسەر ئاستی نێودەوڵەتیش دەکەین و کاریگەری ئەم کۆنگرێش بەسەر فراوانبوونی پەیوەندیەکانی پارتی لەسەر ئاستی نێودەوڵەتی. کاک دڵشاد بەخێربێی، زۆر سپاس بۆم دەرفەتە، بەخێرهاتی بۆ ستۆدیۆی سلێمانی کوردستان 24. پارتی دیموکراتی کوردستان کۆنگرەی چواردەی دەست پێ کردووە و دەستی بە کارەکانی کردووە. جەنابتان بۆ پێی کە ماستەرتان لە پەیوەندە نێودەوڵەتیەکاندا هەیە، چۆن لە پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان دەڕوانی لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ پێی کە پارتی هێزێکی کاریگەرە لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش حسابێکی تایبەتی بۆ دەکرێت؟ سەرەتا من پیرۆزبایی لە پارتی دیموکراتی کوردستانەکەم بۆ بەستنی کۆنگرەی 14هەمینی خۆی و هیوادارم کۆنگرا و ڕۆژانی کۆنگرە بە مناقەشە و بە گەنگەشەی زۆر باشەوە تێپەڕێنن و لە نەتیجەشان نەتیجەیەکی زۆر باش کە لە سوودی خەڵکی کوردستان و تەواوی پێکاتەکانی کوردستان و عێراقیش بکەوێتەوە بە ئەنجام بگەێنن و کۆتایی بێت. دیارە کاتێکە باس لە کاری نێودەوڵەتی ئەەکەین، ئێمە لە کاری نێودەوڵەتیە لە ڕاستیە دەوڵەتەکان فاعیلی سەرەکین لە کاری نێودەوڵەتیە و لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە، بەڵام لە پاڵ دەوڵەتەکانە فاعیلی تر کارکتەری تر هەن کە ڕۆڵ و کاریگەری خۆیان هەیە لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە و ناکپیان ئەوترێ کارکتەرە نادەوڵەتیەکان کە لە خوار دەوڵەتەوەن بەڵام کاریگەری خۆیان هەیە. بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە وەک حیزبێک چۆن ئەتوانێت لە کاری نێودەوڵەتی ڕۆڵی هەبێ بە بڕای من لەسەر چەند ئاستێک ئەم حیزبە ڕۆڵ و کاریگەری هەیە بەنسبەت خۆیەوە وەک ڕۆڵ و کاریگەری هەم تەسخیرکردن و خستنە خزمەتی ئەم ڕۆڵ و کاریگەریە بۆ قەزیەی کوردی بۆ بابەتە نەتەوەیی نیشتیمانیەکان بۆ بابەتەکانی قەزیەی کورد لە عێراقا و لە دەوڵەتەکانی تریشی کە کوردستانیان پێوەڵکێنراوە. ئاستی یەکەمی ئەم بابەتە ئاستی نێونەتەوەییکردنی پارتیە لە تەمسیلی نێودەوڵەتی عێراقا کە ئێمە ئەزانین ئەوەتە عێراقا تەنها یەک خول وەزارەتی خارجی عێراق بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە نەبووە، بەڵکو هەموو خولەکانی تری هەڵبژاردن وزارەتی خارجی بەدەست پارتی دیموکراتی کوردستان و کارکتەری ئەم حیزبە ئەم پەیوەندیانی بەڕێوە بردووە و ئەمەش لەبەر ئەمەیە کە پەیوەندیەکانی پارتی لەسەر ئاسی نێودەوڵەتی پەیوەندیەکی فراوان و توانیوێتی لەم ئاستەیە هەم وجهە نەزەر و ڕاو بۆچوونی کورد وەک کارکتەرێک لە ناو دەوڵەتی عێراق وەک بەشێک لە دەوڵەتی عێراق بە دەرەوە بگەێنێ هەم ڕووی عێراقی نوێ بۆ جیهانشی بکاتەوە هەر بەڕاستیش لەو مەرحەلەیە پارتی توانی کۆمەڵێک دەستکەوت بەنسبەت عێراق بەدەستبێنێ ئەو کاتکە کوردستانیش وەک بەشێک لەمانە سوودیان لێبیژ یەک لەوانە مەسەلەی مفاوەزاتی نێوان عێراق و ئەمریکا بوو لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا، یەک لەوانە مەسەلەی دابینکردنی بەڵێن جۆرێک لە هاوکاری نێودەوڵەتی بوو کە ئەو کاتە پێوەترا منحی نێودەوڵەتی بۆ عێراق و تەفعیلکردنەوەی و بەهێزکردنەوەی پێگەی عێراق لەنێتەوە یەکگرتوەکان تەنانەت گفتوگۆکانی لابردنی عێراق لا ژێر بەندی حەوت کە ئەمانە بۆ خۆی بە جۆر لە جۆرەکان بە دەستکەوت بۆ پارتیش ئەشکێنەوە چونکە کارکتەری بەهێز لێرەیە کارکتەرێکی پارتی بۆ کە لەم پێگەیا بووە. ئاستێکی تر ئاستی شخصی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کە لە هەمان کاتیشا سەرۆکی هەرێمی کوردستان بووە و ئەم شخصیەتە ئەمە جۆرێک لە کاریزمای خۆی هەیە کە قورساییەکی پێداوە کە لە پێگەی ئەوەوە تەماشای قەزیی کوردیش کراوە تەنانەت لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقیشا. کارکتەری شخصی سەرۆک بارزانی بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان بۆ بەهێزکردنی پەیوەندی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە کاریگەری خۆی هەبووە. بە نمونە لە کاتی شەڕی داعشە شخصیەتی ئەم زاتە وای کرد کە هاوپەیمانی نێودەوڵەتی وەک لایەنێک تەماشای هەرێمی کوردستان بکەن لە ناو هاوپەیمانەتەکەیە لە کاتێکە عێراق ئەندامی هاوپەیمانەتەکە بوو بەڕەسمی هەرێمی کوردستان لە میانەی عێراقەوە ئەندام بوو، بەڵام تەعاملی نێودەوڵەتی لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ پشتیوانیکردنی هەرێمی کوردستان و ناردنی هێز و غیتائی جەوی و دابینکردنی فەزای جەوی و غیتائی جەوی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان وا ئەهاتە پێشچاو کە لەگەڵ دەوڵەتێکا تەعامل ئەکەن. لە پێش ئەمەشەوە لە بیرمان نەچێ کاتی خۆی هێرشی داعش هات کە مەترسی داعش هات چەند جارێک لە عێراقەوە هاوار کرا و داوا کرا لە مجتەمەعی نێودەوڵەتی کە بەدەمیانەوە بێن، بەڵام ئەم بەدەمەوە چوونە نەبوو هەتا لە هەرێمی کوردستانەوە داوای ئەمە کراوە ئەم هاوپەیمانەتی دروست بووە ئەم پێشڤەچوون و ئەم هاوکاری هاتە پێشەوە کەواتە
ئەمە جۆرێکە لە دەستکەوت و جۆرێکە لە قورسایی ئەم حیزبە و ئەم شخصیەتە بۆ بڵێن بەدەستهێنانی یارمەتی و هاوکاری بۆ خەڵکی کوردستان و بۆ عێراق و تەنانەت بۆ قەزیەی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. خاڵێکی تر مەسەلەی ئاستی نەتەوەییە. لە ئاستی نەتەوەییە پارتی دیموکراتی کوردستان و شخصیەتی خودی سەرۆک بارزانی لە پەرەپێدانی پەیوەندیەکانی کورد لەگەڵ دەوڵەتەکانی دەوری هەرێمی کوردستان، چونکە لەبیرمان نەچێت لە کاتی دروستبوونی هەرێمی کوردستان لە ساڵی 91 بەدواوە ئەم دەوڵەتانە جۆرەك تەخەفوزیان هەبووە لەسەر هەرێمی کوردستان، بە مەترسیان لەسەر خۆیان داناوە، بەڵام پێ بە پێوە هەنگاو بە هەنگاو توانیوێتی کە ئەم مەترسیە بڕەوێنێتەوە و ئەم دەوڵەتانە لە چاوی دژمنایەتی و چاوی ئەمنیەتەوە ڕوانینەوە بۆ هەرێمی کوردستان بگەنە چاوی ئەوەی بە ڕوانگەی هاوکاری و یارمەتیدان و بمبورە هاوکاری یارمەتیدان و پەیوەندیکردنەوە سەیری هەرێمی کوردستان بکەن و پەیوەندیەکان پەرەپێ بدەن و بێمە ئەدوێ پرسیارکە یان قسەی من پرسیارێکەکەم هەفتەی ڕابردوو من کە لە بەغدا بووم بۆ ڕووماڵی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تایبەت بە دەنگدان بە کابینەکەی محەممەد شیع سوودانی لەو نێوەندەدا ئێمە گفتوگۆمان کرد سەبارەت بە بۆچوونی چاودێرانی سیاسی عێراق سەبارەت بە پارتی دیموکراتی کوردستان و گفتوگۆکانی پارتی لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیەکان تایبەت بە کێشەکانی نێوان هەولێر و بەغداوە بابەتی چارەسەری کێشەکانی کورد لەگەڵ حکوومەتی عێراق. ئەوان باسییان لەوە کرد کە پارتی کاتێک دێت بۆ گفتوگۆ بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە گفتوگۆ دەکات و زیاتر تەرکیزی لەسەر مافەکانی گەلی کووردە. پارتی کەم کۆنگرێ دەکات بێگومان کۆنگرە بۆ نێوبوونەوەیە. نوێبوونەوەی پارتی و بەهێزبوونی پارتی تا چەند وا دەکات لەسەر ئاستی عێراق دۆخێک دروست ببێت کە ئەوان هێزولانە سیاسی عێراقیەکان بتوانن بە شێوەیەکی باشتر وەک لە ئێستا مافەکانی کورد بدەن. لە ڕاستە هیچ هێزێکی سیاسی لە عێراقا لە دوای 2023 نەیتوانی وە پارتی تێبپەڕێنێ و هەموو ئەو هێزانە لە خراپترین دۆخی پەیوەندی خۆیانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ هەرێمی کوردستانە حسابێکی تایبەتیان بۆ پارتی کردووەوە جۆرێک لە پەیوەندیەکانیان لەگەڵ پارتی هێشتۆتەوە و کەناڵی پەیوەندیکردن و کەناڵی قسەکردن لەگەڵ پارتیان هێشتۆتەوە چونکە زانیویانە مەسەلە قەزیەی کوردی لە دەرەوەی ئیرادەی پارتی و بە تەهمیشکردن و وەلاوەنانی ئیرادەی پارتی حل ناکرێ و ناتوانرێ بهێنرێتە دی چونکە لە مێژوش ئەمامان پێ ئەڵێ لە ڕاستیە ڕاستە هەرێمی کوردستان سەرڕای پارتی حیزبی تریشی تایە و ئەمانە شەریکی دەسەڵاتن و ئەمانە نمایندە و خاوەنی قەزیەی کوردین ئەوانیش وەک پارتی بەڵام پشکی گەورە لە لای پارتیەوە پارتی پشکی گەورەی دەسەڵاتی لایە و مەسئولیەتی زۆریشی لەلایە هەر لەبەرەوە ئەم هێزە عێراقیانەش باشتر لەمە تێگەشتون لە دوای پرۆسی سیاسی عێراقەوە کە هەمیشە ڕوانگەی پارتیان خوێندوتەوە چ ئەو کاتێکە لەگەڵ ناکۆک بوون چ ئەو کاتێکە لەگەڵ هاوپەیمان بوون تەنانەت لە ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبر و ئەوانەشانی هەمیشە حسابی ئەوە کراوە کە ڕوانگەی پارتی بۆ قەزیەکان چییە و چۆنی ئەو بەشێک لەو سەرکردە عێراقیانەی کە لە بەغا بە جۆرێک توند بوون بەرامبەر بە هەرێمی کوردستان چەند ڕۆژێک دوای ئەوە لە هەولێر بوون و لەگەڵ سەرکردایەتی و سەرۆکی پارتی مەسەن کۆبوونەوەیان کردووە و ڕوانگەی ئەوانیان پرسیوە دەربارەی عێراق کەواتە نەیانتوانیوە پارتی تێپەڕێن و تەهمیشی بکەن چونکە ڕاستیەکی پێی وتوین لە عێراقی نوێی دوای 2023 تەهمیشکردنی هێزێکی سیاسی گەورەی وەک پارتی واتە نەگەیشتن بە نەتیجەی کە ئەوان پێی ڕازی بوون واتە نەگەیشتن بە نەتیجەیەک واتە سفر بەدەستەوە واتە یاریە کە هیچ ئەنجامێکی نییە کەواتە هەمیشە ئەوان بیریان لەوە کردوێتەوە ئەویان بە خەتی ڕەجعیان داناوە کە لە نقطەیەکا بگەڕێنەوەی جارێکی تر لەگەڵ پارتی هاوپەیمان بن یان ڕێکەوتن نامەی لەگەڵا مۆر بکەن بێمە سەر خاڵێک کە ویستم ئەو کات باسی بکەم کورسایی پارتی وەک حیزب وە سەرکردایەتیەکەی لە ڕووی نێودەوڵەتیەوە لەسەر ئاستی نەتەوەیی چونکە ئێمە لەبیرمان نەچێت پارتی و ئێکێتی و هەموو حیزبەکانی تریش سەرڕای پشتیوانی سەرڕای ئەرک و واجباتیان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی باشووری کوردستان ئەرک و واجباتێکی نەتەوەییشان هەیە کە ئەوان بەشێکن لە نەتەوەی کورد و نەتەوەی کوردیش تەنها لە باشووری کوردستانە نییە لەبەرەوە هەمیشە ئەم حیزبانە کاتێک کە پەیوەندی لەگەڵ وڵاتانی تردا ئەمەزرێنن هەمیشە حسابی ئەوە ئەکەن ئاستی نەتەوەیی مافە نەتەوەییەکانی کورد لە وڵاتانە نەبێتە قوربانی و لەسەر حسابی ئەوە نەبێ پارتی لە مێژووی خۆیان و بەتایبەتیش لە دوای 2023 لەو کاتەوەی کە لە عێراق خاوەن دەسەڵات و بەشێکە لە حکوومەت لە دەسەڵات لە عێراق هەمیشە ئەمەی لە بەرچاو گرتووە و قورسایی خۆی بەکارهێناوە بۆ
پەرەدان بە مافەکانی گەلی کورد لە پارچەکانی تری کوردستان لەبیرمان نەچێت پارتی و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە ئەو کات سەرۆکی هەرێمی کوردستانیش بوو ینی جۆرێک لە معجزەی خولقان بەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان بە ڕێکەوتن لەگەڵ تورکیایە لە ناو تورکیاوە بچێت بۆ پشتیوانیکردن لە پارچەیەکی کوردستان لە ڕۆڵەکانی ڕۆژاوای کوردستان کە لە شەڕی تیرۆرابوون مەسەلەن کە ئەمە دەستکەوتێکی گرنگە بۆ تەواوی کورد وەک لەسەر ئاسی نەتەوەیی و پارتیش ئەو شانازیی بەرەکەوێت کە پشکی شێری هەیە لەمەیە و خاڵێکی تر ئەوەیە کە پارتی لە باکووری کوردستان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی کە ئەمە ئەزانین هەموو قورسایی خۆی بەکارهێنا بۆ بەگەڕخستنی پرۆسەی ئاشتی بۆ ئەوەی کە لە باکووری کوردستان شتێک بێتە کایەوە کە مافی گەلی کوردستان لەوێ لە دەستور جێبەجێ بکرێەوە جۆرێک لە دانپیانان و هاتنە پێشەوە و ڕوانگەی عسکەری بگۆڕێت لەلایەن تورکیاوە بۆ قەزەی کوردی بەڵکو کورد ببنە هاوڵاتی پلەیەک و ئەوە و باشێکی زۆر قۆناغێکی زۆریشی بڕی و لەوانەیە خەڵکێکیش قسەی لەسەر ئەمە کردبێ و پارتی قسەشی هات بێتە سەر بەڵام ئەمە چونکە لە پێناوی قەزەیەکی گەورەنێتەوە یا بوو پارتی هەموو قوتی خۆی خستە خزمەتیەوە و ئەمەش لە مێژووی پارتیا بە دەستکەوتێکی نێودەوڵەتیدا ئەنرێ بۆ پارتی دیموکراتی کوردستان با خاڵێکی تریش بڵێن مەسەلەی هەموو ئەو توندوتیژانەیە کە گەلی کوردستان لە پارچەکانی تر کە ڕوبەڕووی بووتەوە هەمیشە پارتی قسەی هەبووە لەسەر ئەمە بەیاننامەی خۆی هەبووە ئیدانەکردنی هەبووە پشتیوانیکردنی هەبووە بۆ کارە باشەکان کە بەرامبەریان کراوە کەواتە لەسەر ئاستی نەتەوەیی گەورەترە لە ئاستە با بڵێن ناوخۆیەکەی عێراق پارتی هەمیشە هەوڵی داوەکە وەک کارکتەرێکی نادەوڵەتی و هەم دیسان وەک کارکتەرێکی بەشداریش لە دەوڵەتی عێراقا ڕۆڵ و نەخشی خۆی بگێڕێت. باشە مامۆستا پێتان وایە ئەم کۆنگرەی پارتی لەسەر ئاستی نێودەوڵەتی پێشوازیەکی فراوانی لێ بکرێ؟ بڵێ خۆی کۆنگرا بۆ نوێبوونەوەی ناوخۆی حیزبە وەک بینیمانانی لە ئەندامانی کۆنگرەش کە قسەیان کرد کە ئەمە زانیارە سەرەتاییەکانە دەربارەی کۆنگری هەر حیزبەکەمە بیزانی کۆنگرە بۆ نوێکردنەوەی ناوخۆی حیزبە نوێکردنەوەی سیاسەتی حیزبە لەسەر ئاستی ناوخۆی لەسەر ئاستی جیهانی و لەسەر ئاستی کارکتەرەکانی تری حیزبی کە لەگەڵ لە ناوچەکە و لە وڵاتەکەی هەن تەبەن پارتی کۆنگرەکانی پارتی وەک ینی پارتی خۆی وەک کارکتەرێکی گرنگ بەشداری سەرەکی لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەشدار لە دەسەڵاتی سیاسی لە عێراقا کۆنگرە و کۆنفرانسەکانی وەک هەر حیزبێکی تری لەو شێوەیە بە ڕوانگەیەکی وردەوە تەماشا ئەکرێ هەم لەلایەن نارەکانیەوە هەمیش لەلایەن دۆستەکانیەوە چونکە هەموو سەرکەوتنێکی کۆنگرەکە و سەرکەوتنی دەرەنجامێکی باش بە نەتیجەیەکی باش ئەکەوێتەوە بۆ پرۆسی حکومڕانی لە کوردستانە بۆ پرۆسی حکومڕانی لە عێراقا بۆ پرۆسی حکومڕانی لە ڕووی حیزبی و پەیوەندی حیزبەکان و پارتیەوە بۆیە بە دڵنیایی هەم ڕوانگە و چاوی دۆستەکانی پارتی لەسەر کۆنگرەی پارتیە هەم چاوی نارەکانی پارتی لەسەر کۆنگرەی پارتیە هەمیش چاوی منافسەکانی پارتی لەسەر کۆنگرەی پارتیە چونکە ئێمە لە ساحەیە کاتێک کە حیزب لە ساحەی سیاسیە ئیش ئەکا نەیاری هەیە منافسی هەیە و دۆستیشی هەیە و بەشێک لەمانە لە هاوپەیمانیشی هەیە کە ئەمانە هەر یەک بە جۆرێک چاویان لەسەر کۆنگرەکەی و چاویان لەوەیە کە دەرەنجامی کۆنگرەکە بە جۆرێک بێ کە لە سوودی خەڵک بکەوێتەوە و لە سوودی پرۆسی سیاسی هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان بکەوێتەوە لێرەیە پێویستە خاڵێک بڵێم کە ئەو حیزبە گەورانە لە نمونەی پارتی دیموکراتی کوردستان لە نمونەی یەکێتی نیشتمانی کوردستان لە کوردستانە لە نمونەی حیزبەکانی تر کە ئەمانە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستانە کاتێک کە کۆنگرەی ناوخۆیی ئەکەن کاتێک کە پرۆسەیەکی ناوخۆیی بەڕێوە ئەبن خۆشیان دەبێت چاویان لەوە بێکە خەڵک بە گەورەتر لەوە تەماشایانەکە کە خۆیان تەنها دەنگدانێک بێ بۆ هەڵبژاردننی سەرکردایەتیەک و نوێکردنەوەی ئۆرگانێک. دەست خۆش مامۆستا زۆر سپاس.